قەیرانی دارایی بەردەوامە و هەنگاوەکانی چارەسەری بە سستی دەڕوات. پەرلەمانتارێک دەڵێت تاوەکو قەیرانی سیاسی چارەسەر نەکرێت، قەیرانی داراییش کۆتایی پێنایەت. هەر کاتێک کە هەنگاو نەندرێت بۆ چارەسەرکردنی کۆی قەیرانە سیاسیەکان بەدڵنیاییەوە قەیرانی داراییش کۆتایی نێت، چونکە گومانی تێدانی ئەو قەیرانە دارایی کە ئەمڕۆ دروست بۆ لە هەرێمی کوردستان پەیوەندی بە قەیرانی سیاسی و ناکۆکی و ناتەبایی حیزبولانە سیاسیەکانەوە بە تایبەتی هێزولانە دەسەڵاتدارەکان. هاوڵاتیان داوا لەلایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان دەکەن بۆ چارەسەری قەیرانی دارایی پێویستە کێشە و ناکۆچیە ناوخۆیەکان کۆتایی پێبێت، چونکە قەیرانی دارایی کاریگەری کردوتە سەرژانی سەرجەمتین و توێژەکان. خەڵکی کوردستان چیتر بەرگەی هەموو قەیرانە ناگرێت. قەیرانەکانی ئەمڕۆ یەخەی خەڵکی کوردستانیان گرتووە، هەر یەک قەیران نییە، هەموو لایەنەکانیان گرتووە لە بواری سیاسی، لە بواری تەندروستی، لە بواری کۆمەڵایەتی، لە بواری پیشەیی و کاریگەری کردوتە سەر دەوامکردنی فەرمانبەران لە سەرجەم دامەزرا حکومیەکاندا. قەیرانی دارایی دەکەڕێتەوە بۆ ئەوەی کە پێشتر قەیرانی سیاسی ئەبێ چارەسەر بکرێ و دەبێ قەیرانی سیاسی لایەنە سیاسیەکان لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵێک دابنیشن، اینجا قەیرانی داراییش کۆتایی پێدەهێنرێ. ماوەی زیاتر لە 3 ساڵە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان بەردەوامە و کاریگەری کردوتە سەرژان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێم. بەڕای چاودێران و هاوڵاتیان چارەسەرکردنی قەیرانی دارایی پەیوەستە بە چارەسەری کێشە سیاسی و ناوخۆیەکانی هەرێم. توانە عومەر، کورسات نیوز، قەزای پشدەر.